دبیجن پشتی 16 اکتبر یکم درفتا زیرینه جبو کردان لکرکوک هاتیه پیش که بکاربن پرانیا انجمن پارێزگاها کرکوک ور بگیرن بشرطه که اگر کارین بیک لیست بیک دنگ بجداری هلبجارتنین جواتین پارێزگاهان ین هجده کانونا یکا افصال ببن لحتان هاجی پارتیو اکتی بتایبت نکارینه هف بگیرن لپیشیوان شانسک چه بو او جی کمیسیون بریار ده حتی هفتیه که دن درش که جبو تومار کرنا حزبو هف پیمانان ده کمیسیون ده دکوانه ده پرانیا آلین سیاسی لکرکوک ده خاج پارتیو اکتیت کن که به هف را بیک لیست به هف پیمانی بجداری هلبجارتنا ببن لحتان هاجی قرار خویا داویه ندایه افده دمکی دایه که مکتبین سیاسیین پارتیو اکتی حتی ودم استعداد آخوم لسلیمانیه لده باشان ده جوینه دانا آیا پشتی وی جوینه ده هیچ بریاره که مصیری یا جدی در حق هلبجارتنین جواتین پارێزگاهان به تایبەتی هم بیژن لکرکوکی بهت دان که بکاربن یک بگیرن به یک لیست یک هف پیمانی بجدار بن جه هجای دلشاد حساری بر پرسیم البندا کرکوکی یه حزب شیوعی کردستان ده پرسم هجای دلشاد گلک بخیرات یا کردستان 24 بزنم ایوا پیشتر زور جار دعواتان لپارتیو اکتی کردووە که بتوانن به یک لیست یک هاو پیمانی بجداری هلبجارتنی انجمنی پارێزگاکان به تایبەت لە کەرکووک ببن آیا ئێوە هیچ چاوەڕوانیەک لە پارتیو اکتی هەیە و لە ماوەی ئەم هەفتەدا بتوانن قرارێک بڕیارێک بدەن کە بە یک لیست یک هاو پیمانی بەشدار بن زۆر سپاس بە دڵنیاییەوە ئەوەی ئێمە کاری لەسەر دەکەین و بڕیاری کۆمیتەی ناوەندی حزبی شووی کوردستانە و چاوەڕێی ئەوە دەکەین لەو ماوە درێژکراوەی کە ئێستا بۆ هاوپەیمانەتی بڵاو کراوەتەوە دەخوازین یەکێتی و پارتی لەو لیستەی کە بانگەوازی بۆ کراوە لەو لیستەیە خۆیان کۆبکەنەوە و هەموو پێکەوە بەشداری هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ناوچەکانی دەروی هەرێمی کوردستان بکەین بە دڵنیایی ئەو ئومێد و ئەو چاوەڕوانیەی کە ئێستاکانە دەیکەین ئەمە بەتەنیا ئومێدی خەڵکی باڵ لایەن و سیاسەکان نیە ئومێدی تەواوی جەماوەر و خەڵکی ئەم شارە و کەرکووک و ناوچە کێشە لەسەر و دەروانەی دەروی هەرێمی کوردستانە بۆیە من پێم وایە پێویستە یەکێتی و پارتی و بە دەنجی خەڵکەوە بێن و ئەمە داواکاری خەڵکە و بێشک ئەگەر بمانەوێ لەو مدەیەکەوە دابڕاوین لە ئەنجومەنی پارێزگا دوای 18 ساڵ کە ئێستاکانە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەشداری هەڵبژاردن دەکات کە دەخوازێت تەواوی حزب و لایەنە سیاسیەکان ناوماڵی خۆیان کۆبکەنەوە بە دەنجێکی زوڵاڵەوە و شکۆی کورد بگەڕێنەوە بە ژمارەیەکی باش بەشداری ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەین. باشە هین گەلک بەحسا مەترسیان لەسەر یەک نەگرتنە کوردان یانژی بەشداریکردن بە یەک هاوپەیمانی بە یەک لیست لە کەرکووک دەکەن ئایا ئەو مەترسیانە چین کە هات و کورد نەیتوانی زۆربەی کورسی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک وەربگرێ ڕۆبەڕۆی کورد دەبنەوە هەڵبەت دوای 16 ئۆکتۆبەری 2017 بەداخەوە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە تەمان ناکۆچەکانی نێوان برادرانی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کورد گەیشتووە بە ئاستێک لە دوای 16 ئۆکتۆبەر کە نەیانتوانیوە لەم ناوچانە وەکو پێویست یان بە تایبەتی برادرانی پارتی مقەڕاتەکانیان بگەڕێنەوە بۆ کەرکووک و ئەو ناوچانەی کەوا بارگاکانیان تیا ئێستاکانە حزوریان نیە ئەمە دابڕانێکی دروست کردووە و پێمان وایە ئەگەر بمانەوێت خەڵکی کوردستان و جەماوەری ئەم ناوچانە ئاشت بکەینەوە پێم وایە دەتوانین لە یەکلیستی لایەنە کوردستانەکان بە یەکێتی و پارتیەوە دەتوانین ئەو ئاشت بوونەوەیە ینی ئیزابێتێکی باشی هەبێ و خەڵک بە گڕوتینەوە بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکە و دەنجی زیاتری کورد بگات ئەنجومەنی پارێزگا و بە خۆتان دەزانن ئێستا ئەگەر تۆ باسی 18 ساڵ بەلێسەکەی چەندین جیل هاتوونەتە پێشەوە مافی دەنگدانیان هەیە ئەمە تەئسیل لە کۆمەڵی بابەت دەکات بۆیە گرنگە بۆ ئەم دۆخەی ئێستا کورد بۆ خۆتان دەزانن لەم ناوچانە پێویستی بەیەکگرتووە پێویستی بە یەک ڕیزیە چونکە و ناوچەکانی ئێمە لە تعریب و لە شاڵاوی تعریب و عقلێتی شۆڤێنی دەتوانین بپارێزین ئەوەش بە یەکلیستی کوردستانی دەپارێزیە گریمانش ئەگەر ئەنی ئەوە گریمانەیە ئەگەر یانی دەستێکی کوردستانیش دروست نەبێت پێم وایە دەکرێت ئەم لوایەنە سیاسیانە بە پارتیۆشێت و ئیتیفاق بکەن
جۆری یاساکە ئەو یاسایی کە ئێستا دیاری کراوە بەداخەوە یاسایەکە ڕەنگە ئێمە زەرری تیا بکەین ئەگەر بە دوو لیست بزانین بەو یاسایە ئێمە دەتوانین سوود وەربگرین دەکرێت بە ئیتفاقیشی سیاسی حزب لایەنە سیاسەکان لەسەر ئەم دوو لایەنە ڕێک بکەون بۆی بتوانن ژمارەی کورسی زیاتر ببنە ئەنجومەنی پارێزگا بەڵام بە ئیتفاقیشی سیاسی نەک لە داهاتووە ئەم دوو لیستە یا ئەم سێ و سیالیستەی کە دروستە بێ دژ بە یەکتری قسە بکەن و لە یەکتری ناشین بکەن لە ناو خەڵکا چونکە ئەگەر بەم جۆرە عقلێتە ئێمە پرۆسەی هەڵبژاردن ببینە ڕێوە خەڵک نیگەرانی دەبێ و هان نادرێ وەکو پێویست بچن بەشداری هەڵبژاردن بکەن بۆیە گرنگە لە هەر ئەگەرێکی لەم ئەگەرانە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەی زۆر کە پێویستە ئەوەیە بە یەکلیست بچین بەشداری بکەین و کە ئەمە نەبێ ینی ئینسان خیاری دووەم دەبێ بەکاربێنی خیاری دووەمەژەوەی کام لایەنە سیاسیانە بە گفتوگۆیەکی هێمنانە و لە سەرخۆ بەشداری بکەین بۆی بتوانین زیاتر دەنجی کورد بگەین ئەنجومەنی پارێزگا و خەون و ئاواتەکانی ئەم خەڵکی ئەم ناوچەیە بەدی بێنین چونکە لە بیرمان نەچێت بەشی زۆری هاوڵاتیانی ئەم ناوچەیەمە لە شاڵاوی تعریب و ڕوبەڕووبوونەوە و عقلێتی ئاسکەرتاری ئەو هێزەی کە ئێستا کە لێرەیە بێتاقەت و بێزاریانی کردووە دەتوانین بە ڕێککەوتن ئەم متمانەیە بگەڕینەوە بۆ خەڵکی ناوچەکە. باشە مامۆستا دڵشاد ینی ئێستا لەو داواکاریەی کە 13 حزب و لایەنە سیاسیەکان ئاراستەی پارتی و یەکێتی کردووە دەڵێن ئێمە هەستمان بە دەرئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کردووە. ئایا ئەو مەترسیانە چین کە لە دەرئەنجامەکان دەکرێت دەربچن؟ مەترسیەکان بەڕێزم ئەوەیە کە ئێمە لە ڕابردووە بینیمان لە ڕاستیە ئەوەی کە ڕوویدا بەرامبەر بە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان زۆرن ئێمە وتمان شاڵاوی تعریب بەردەوام دەبێ و زیاتر فراوان دەبێ داگیرکردنی زەوی جوتیاران زیاتر دەبێ هێنانی عەرەب بۆ ناوچەکە فراوانتر دەبێت ئەمە مەترسی دەکاتە هەویەی کوردستانیەتی با بڵێن کەرکووک و ئەو کەرکووکەی کە هەردوو لا بەدڵ و بە قودس ناوی دەبن ئەو بانگەوازەی کە ئێمە حزبە کوردستانەکان کە 13 حزب واژوومان تیای کردووە ئەو مەترسیامان کردووەتە بەردەم ئەوەی کە من ئێستا بەرچاوم کەوت برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەنجی ئەو بانگەوازەوە هاتوون ئەڵێن ئێمە ئامادەین بێنە ئەو لیستەوە گرنگەوەیە کە برادران یەکێتی ئەم ئامادەکاریان پیشانداوە و من داوا لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان دەکەم بە هەمان شێوە ئامادەکاری پیشاندان بێنە ئەو لیستەوە بۆەوەی متمانە بگەڕێنەوە بۆ خەڵکی ئەم ناوچەیە. باشە تا ئێستا پارتی بە ئێوەی نەوتووە سەبەبەکان چین ئەگەرەکان چین کە ناتوانن بە یەک لیست لەگەڵ یەکێتی بەشداری ئەم هەڵبژاردنە ببن؟ وڵی خۆی دەکرێت ئەوە لە خۆیان بپرسن لە ڕاستیە بەڵام ئەوەی دەگەڕێتەوە زیاتر کە باسی 16 ئۆکتۆبەرەکەن ئەوە هیچێکە لە هۆکارانی کە دەبیستین لە میدیاکانەوە ئەمەش پێم وایە کارێکی باش نییە بۆ ئێستای کورد ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو کورد مەرحەلەی زۆر تاڵ و ناخۆشی تێپەڕاندووە بۆ دەکرێت مەرحەلانەش تێ بپەڕێنین بۆ خاتر بەرژەوەندێ باڵاکان بۆ خاتر نیشتیمان بۆ خاتر خاک بۆ خاتر خەڵکی ئەم ناوچانە کە هەمیشە لە ژێر زەبر و زەنگ و تۆقااندن دابوونە و دەتوانین لێبوردەبین بەرامبەر بەم دۆخە و بەرامبەر یەکتری چونکە لە نەبیرمان نەچێت بەرانبەرەکەشمان بە هەمان شێوە لە هەوڵدان و چەندین تەسریحات جۆمان لێ بووە ئەسڵەن کورد بە نەتەوەی یەکەم ناو نابن لەم شارەیە کە ئەگەر بگەڕێنەوە بۆ میژوو کورد هەمیشە نەتەوەی یەکەم بووە جگە لەوەش ئەم خاچی کەرکووک و ئەم ناوچانە خاچی کوردستان بووە ئەگەر وا بێ دەکرێت بڵێن دوای ئەم هەڵبژاردنە کورد دەبێتە نەتەوەی دووەم لە کەرکووک بە کورتی ئەگەر بە عقلێتێکی باش بە عقلێتێکی نیشتیمانی جۆنەگرتن لە داخوازەکانی خەڵک بەڵێ ئەمە چاوەڕوان کراوە. گەلێک سپاس بۆ هێژوە دڵشاد حەساری بەرپرسێ مەڵبەندە کەرکووکێ یا حزب شیوعیەن کوردستانێ زۆر سپاس.